سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە تاپۆکردنی ئەو زەویانەی کە لە پێشوودا دابەش کراون و کارتن. دەمانەوێت بزانین بازاڕی ئەو کاسبکارانە چۆنە کە زۆر جار باس دەوە دەکرێت بەهۆی کۆڕۆناوە زیانێکی زۆری ئابووری بەم کاسبکارانە و خەڵکی کوردستان و تەواوی جیهانیش گەیشتووە. ئەم کاسبکارانە چ پێشنیازێکیان هەیە بۆ حکوومەت و وەزارەتی شارەوانی تاوەکو جمبوجۆڵە بازرگانیەکانی ئەوان و وە خەڵکی کوردستانیش باشتر بێت لە کەرتی عقاراتدا. دەمەوێت بزانم بازاریان لە ڕابردوو بە چ شێوەیەک بوو ئێستاش چۆنە؟ پێم بڵێ بازارتان چۆنە؟ والله بازار حالي حاضر بازارك الراوستوا فتريك اري والله بهوي كورونا وتقريبا دو مانجا قصوره بازار هر هیچ نما هادو كان هم قپاد باش ئێستا دەبینین تا ڕادەیەک هەواڵی خۆش هەیە حکوومەتی عێراق پێکات پەیوەندی تەلەفۆنی لێنەوە وەزیری وزەی ئەمریکا و سەرۆکی حکوومەتی هەرێمە بە شێوەک لە شێوەکان کۆڕۆناوە خەریکە ینی هەموو ئەو بربەستانەی هەبوون هەڵدەگیرێ بازار فەرقی نەکردەوە والله بازار تقريبا دو ڕۆژە فەرقێکی باشی کردیە بەهۆی مەسەلەن دوکانەکان هەموو کراینەوە بەخۆمەوە دووەم ڕۆژە دێمە دوکانەوە دوو مانگە نهاتیمە ئەنی جەماعەت هەموو بە شارەکان هەموو کۆبووینەوە لێرە ئەوڕۆ باشە بازارەکە ڕۆژ ڕۆژ بەرەو باش جوولێکی کردیە یعنی تەلەفۆنات هەیە جوولی هەیە مەسەلەن تەلەبیات بازارەکە جوولەی کردووە جەماعەت جوولەی کردووە باشە چ تەسیل لە بازاری ئێوە دەکە بە زۆری ئێوە چاوتان لە چییە؟ والله هیچ چاومە لە شاشەی تەلەڤیزیۆنە مەسئولێک بەرپرسێک تشتێکی باش بێت بازارەکەمە خۆش دەبێت ینی لێدوانی بەرپرسی لێدوانی بەرپرسێک مەسەن وەکو محافزێک وەکو وەزیرێک وەکو تشتێک زۆر تەسیر لە بازار دەکەێت ینی خەیران ئەگەر پارێزگار وەزیر گەشتبین بێ بازار باش دەبێت ئەگەر خراپ بێ بازار خراپ دەبێت ئەرێ بەخۆ ئەرێوەڵەوە خۆی تەبیعەتی بازارە بۆرسای خاصن بۆرسای عقاراتە هێرە ینی ڕۆژێک مەسەن بەرپرسێک قسێکی خۆش بکە بازار خۆش دەبێت يعني اخبارك تشتكي مثلا تلفزيون قصكي دكا بازارك يعني بحساب دورقه لدنيا حتى اورو جهه تو تسري باشا پێم بڵێ ینی ئەگەر حکوومەت هەنگاو بنێ سەبارەت بە باشکردنی بازاری ئێوە زۆر جار دەڵێن کاکە لەگەر هەر هەواڵێک بازارمان دادەبەزێ ئەگەر خراپ بێ هەواڵێکی خۆشیش بێ بازار بەرز دەبێتەوە ئێستا بۆ خۆی بە شێوەکی گشتی بازارەکە چۆنە؟ وڵای ئێستا بازارەکە ئێستا بەرەو خۆشی ئەو دوێک دوو ڕۆژە لەبەی حکوومەتی نوێ تەشکیل بووە بەس داوایەکمان لە حکوومەتە لە وەزیرە ئەو کارتانە بکاتە سەنەد یعنی ئەو کارتانە بکاتە سەنەد هەم حکوومەتیش ئیسفادە دەکات هەم خەڵکەکەش ئیسفادە دەکات. باشە بەڵام ئێستا ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردوو بڕیاریدا ئەو کارتانە دەبێت لەمە و دوا بکرێن بە سەنەد و تاپۆ وا دەنێن ڕاستە بە زەوان بڕیاریاندا تەزاوزیش بکەنە تاپۆکە ئەوانە خۆم خەڵک هەموو بە حەقی خۆی وەریگرتیە ئەوانە کو دەکرێت جارێەوە ئەوانە بکە ئەوەکان بکە تەجاوزەکان بکە بازارتان خۆش دەکا ئەو تەبعاً لە بۆ حکوومەتیش قازاندە لە بۆ ملەتیش قازاندە باشە چ گۆڕانکاری کامەران زۆر بەخێر بەسەرەتا زۆر سوپاس دەستوری پارێزگای هەولێر ئەمە 200 قەداع عرض 200 قەداع عرضمان هەیە 200,000 قەداع عرضمان هەیە کارتە 200,000 قەداع عرضمان هەیە کارتە لە باغەم ڕەشاوی بگرێت لە بێریاتی لە عەزەی لە عارەبکەندی کەڕک و ینی زۆر بەس هەمووی دەگرتەوە ئەمە زۆر جار وەکو عقارات ئەشکالاتمان لۆ دروست دەبێت ئەشکالاتەکانی مە لێرە چییە تەزویراتمان توش دەبی یا خۆت لەوانەیە کابرا زۆر جار ئەوانەی کارتە بەرێم لەسەر کارتەکە قسیاتر دەدوێم پێمان باشە حکوومەت تاپۆ بکە ئەگەر خەدەماتیشی نابە وەزیری شارەوانی بەڕاستی ئەگەر خەدەماتیش نابە بەڵام منتەقە تاپۆیکە کاکە تو وەرەقەشی دەدەیە کابرای بە ناوی تاپۆی ڕوو هەم ڕزوماتەکەی لێوەردەگری هەم داهاتێک دەبی لە حکوومەتی بڕیارە باش بووە ئەو بڕیارە زۆر باش بووە تەبان ئەو بڕیارەمە زۆر بازارەکە ئێستا دەوانێت قەداعاتی لە دەوەرە سەری هاتە سەرێ هیچ بیرفعل دەوەرەقە 15 وەرەقە هاتە سەرێ بەڵام باشەکە لێرەدا چه هەیە ئێمە وەکو کێشەی عقاراتی دەرێن یا وەکو کێشەی خەڵکەکەی دەرێن ئەشکالاتی تەزویراتمان لۆ دەبا ئەشکالاتی گرێتمان لۆ دەبا پیاوەیە جارێک قەداع عەرضێکی بە 50 وەرەقەی دەفرۆشت لە کاتش دەستە 5 دەفتەری ئایا کێشەی کۆمەڵایەتی لێ دروست دەبی مشکلێ لێ دروست دەبی کێشە دەکامە داوا لە وەزیری شارەوانی دەکەین هەم پارچە وەرەقە لە بۆ مەکیفایەتە هەمیشەکە خزمەت گوزاریشمان لۆ نابمە پێنجی عسارۆکانمانی عیامەکی زۆرە هەتا ئێستا خزمەت گوزاری لۆ نەچووە بامەتەکانی هەشتی عسارۆکان بامەتەقەکانیشمان کەوش ئەو هابی بەڵام بەس گرفت ئەوەی ئەمە لە تەزویراتی قوتارمان دەبی لەو شتەوەیە کارتەکان تاپۆ بکرێن باشە ئەی سەبارەت بە کێشەیەکی ترتانەیە کە دەڵێن لە سەداسەی
زراعی کاکە لە سەتاسی زراعی بەخۆی حکوومەت کە تەوزعی کردی ئێستا خێرە تەزاوزات تاپۆ دەکرێت سەتاسی تاپۆ ناکری لەکە عینی کادا بەخۆش چۆن تاپۆ ناکرێت لە سەدا سێ تازەوە ئێستا بریارێک دەرچووە بەس ئێستا لە باغ و منارەی ڕای گرت بوو ئێستا دەرچووە داواکاریمان ئەوەی بە زووترین کات ئەو سەتاسێ نەمنێ لەبەرەوەی باشە سەدا سێ چەند پارچە زەویە زۆرە چەند دەبێت وڵی ئەتومالە ئەگەر 200,000 بلوانێ 50,000 باشە 6,000 گریمان حکوومەت بڕیاریدا ئەمانش تاپۆ بکرێت سوودەچی بۆ بازاری ئێوە دەبێت سوودی زۆرە لەبەرەوەی ئەمە سێشی و ئاردانە سەتاسەیە یەک دوامینیش ئەمە هەمووی ئێستا ئەو ئەرزانەمان نازانی سەتاسەیە تا دەچنێت تاپۆ نازانن لەبەرەوەی دیاری نەخۆرستا کارتەکەی نەنووسراوە زۆر باشە تۆ پێم بڵێ ئەو ئاردانەی لە سەدا سێ دەکڕی 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 ینی کڕین و فرۆشتنی پێ دەکرێت فرۆشتنی پێ دەکرێت بەڵام ئەو چۆن ئەگەر تاپۆ نەکرێت چۆن معاملات پێ دەکرێت وڵام پێی نەکرێت ڕادەوەست بەنیوە قیمەتە ینی ئەو ئێستا و ئاردا ئەگەر تاپۆ بکرێ بڵێ 100 نرخەکە ئێستا لە 150 لە 150 ئەستا خەرک زۆر کەمە عملی پێوە دەکە دەترسن پرتفێری کەتەنە مۆزوە فرتفێری ناکەوتنە شارەوانی نازانین کاتێکی دەکرین هیچ ئایبینێ بەڵام کاتی کە دەبێت شارەوانی پێ دەرێەوە 100 ئەوە 112 ینی کێشە ئەشکالاتمان توزیع دەکات ئەو ئاردانە بداتە ئەو خەڵکانە ئەگە مادەم قڵ و قەرەبووی دەکاتن کابرە جوتیارە عادی بەبەر ماسەرپلانی کەتیا 100 چیە 112 چیە لۆ بیدایەتی دەیداتێ چینە خەڵکێک دەکڕیتن ئەو تووشی سەرێشە دەبێت کێشەیە چارەسەر نابێ ئێوە کاسبکارن ئەو کێشە چەند ساڵە هەیە ئەو کێشە ئەو فترەیە چەند ساڵەکە ئەو کێشەی دەتوو دەبێت وەزیری بکارە لۆ ڕای بۆ چارەسەر نام بە بۆ چوونی تۆ چیە ئەنی مەسەلەکە کێشەکە تەکنیکیە على ساس سەتاسی ڕاگری سەتاسی لە شێوازش ڕاگری بیدایەتی قەرەبوت کردەوە کە بیدایەتی کە ڕات بگرت بە قەرەبوت نەکردباوە ئێستا خەڵکانەکە زۆر تووشی مشکلە بە لە سەتاسی کێشە هەبووە بەڵێ بەتاکی هونیە باشە کەوایە تۆ دەڵێ باشترین بڕیار ئەگەر وەزارەتی شارەوانی بێ بازارەکە بجوولێنێ و پارەش بۆ حکوومەت بێتەوە لە ڕێ ڕسومات ئەوەی لە 100 چارەسەر بەخۆی ماعادە سەتاسی پێویستە ئەو کارتە بیدایەتی بە تەملیک تەوزیعکرێتە نەک بە کارتی چکە هەرچی تەملیکە کاورە بەناو خۆی دەکاو لە کۆری دەبڵۆتەوە بەس کارتەکە دەمینێ هەیە دەمری هەیە مشکلی لێ دروست دەبی هەیە زیادی وەگرتیا شێز بازەکەی دەدا خەڵکەکە بازەکەی دەداتێت پێم بڵێ ئەوە کۆمەڵە کاسبکارن لێرە کەسابەتی دەکەن ینی چ بکرێ باشە بۆ ئەوەی یان پێش نیازێکتانەیە بۆ بەردەم حکوومەت بۆی بازارەکە باشتر ببێ هەم خەڵکی هەژار هەم ئێوەی کاسبکار هەم حکوومەتی سوودمەند بێ بەنسبەت باغمنارە ڕێپێدانیان دەخانی بکەن یەک خانیان دروست کرد ڕایانگرت ئەگە بێت و بەردەوام باە پارچە زەوێ لەوێ تقریبان 15,000 پارچە زەویە هەتا ئێستا ڕێ پێ نادرێت ڕێیان پێدا خانیش کردەوە خانە دروست کرد ڕایانگرت دایری ئایا درێ ئاوکمە مشکلی ئامانەیە ئەگەر بێت و ڕێ پێ بدەن ئیسفادەی لەو ملەتی هەیە لە حکوومەتیشەیە کەوایە ڕێپێدان گرینگە لەو زەویانەی کە پێشتر دابش کرد طبعا ئێستاوە هەموو تەسبیتیش کرایە مشکلەی نییە بەس ڕێپێدانی بە ئیسفادە حکوومەتیەیە بۆ ڕێنگرت دایری ئاوا درێ ئاو نییە زۆر باشەوە باغمە تۆ پێش نیازت چییە؟ حکوومەت پێش نیازی کردیا 200,000 کارتە تاپۆ بکرێ باشەدی مەتخەکەمانەیە بە ناوی قەرەبووی گوندی کۆری ئەوانە لە 2014 هەفتاوەڕقیاندای 2009 وەریان گرتەوە باشەوانە کار نینە بە پارەیان دایتە چێ؟ پارەیاندا حکوومەتی لە 2014 وەری گرتووە بەرێ هەفتاوەڕقی شەریکەیان حکوومەت شەریکە سەر بە حکوومەتی بوو تۆ ینی کێشەیەکی نیشتە جێبوونە بەرێ کێشەکە نیشتە جێبوونە ئێستا حکوومەت دەرێ کارتەکان تاپۆ دەکەم باشە کۆرینە کارتی هەیە نەوەست لە چیە لەگەردرێ هیچ عالەمە 4,000 کەسە ئێوە دەتانەوێت هاوشانی ئەو زەویانی کە حکوومەت دابەشی کردیا خەمێک لە بەڵێ داواکاریمانەوێت تاپۆ بکرێت دوای پێشەمەتەکان کە خەدەماتی لۆ بچی 5 سال حکوومەت هەفتاوەڕقی لەو خەرکەی وەرگرتیە بە حیسابی خانی دەداتی خانی نەدایتێ داوا دەکەین لە حکوومەتی زۆرن ئەو کەسان 4,000 قەتعەیە کاکە زۆر تۆ باسی ئەوە دەکرد کە مستەفید هەیە فەرمانبەر نازان باسی وەڵا قوربان حکوومەت دەستخۆشی لە بۆ حکوومەت کە فەرمانبەرانی سودمەند کردێ لە پارچە زەوی بەڵام لە هەمان کات ڕازیکردنی دڵی هەندە کەس
بوویتە هۆی مستەفیدی کابراایك دووەم و سێمی وەرگتێ دووەم و سێم دووەم و سێم چی یعنی پارچەی یەکەمی وەرگتی عقل خۆتی ئی دووەم و سێمی شەریەکە بە ئیمتازە وەرگیرە بە ناوە وەرگیرە چ ناوەچی لێدەنێ نازانم ئێستا کابرا کڕین فرۆشتنی پێکرات چەندین دەستی کردێ وەکو کارد وەکالەکی لەگەرە و کارتە و کڕینی فرۆشتنی پێکرایە کە دێتە ئەسنای تاپۆکردن دەبەیە کۆمپیوتەر وردبینی دەکرێت لە وردبینی دەرەوەڵا ئەو برادرە مستەفیدە مستەفیدە چ بکەین دەگەڕێوەکەن شخصی ئەوەلی کابرا دەرەوە کاکە کاتی خۆی فرۆشتیتم و ئیمکانیتم نما پارەم نییە و کۆمەڵک لەو شتانە ینی دەبێ وەزارەتی شارەوانی ئەو کێشانە چارەسەرکە کە بەلای مستەفید زەوی کڕین و فرۆشت قوربان مەسلەی چارەسەری کێشەکە بیدایەت چارەسەرکردنی ئاسان بۆ نەیان کردیا مای تۆ ئێستا کە نەکرایە ئێستا با چاپۆشی لێ بکرێ بەعقەت بیدایەتی کە ئەو کۆمپیوتەری ئێستا وردبینی پێدەکرێت ئەو کاتە ئەو کارتیان دامن ئەو کاتیش دەیانتوانی وردبینەم لۆ بکە ئەو جەو کارتم دێت بەقەنعاتم هەڵەیە لە تەوزیعکردنەکەی بە ئەوانەی کە تەوزیع کرایە با بەس بیچی کە تەوزیع نەکرا با محاولەکە خەدەماتیان لە بۆ بە هەشتا سێبەردانە گرەسۆرە باغڵ منارەیە محاولە بکە عالەمەکە استیفادەی لێ بکاتن هەیە کرێتیمان زۆرە دەستکوتمان زۆرە مەسەرەن هەیە خوددان عەرزە لەوێن دەرێ ئەو ئیمکانەتی نیە ئێستا بچی بەبێ خەدەمات ئەو زەویە لۆ خۆی استیفادە بکات و بکاتە خانی ئێستا دەرێ مەسەن لە هەشتی حسارۆک پارەی خەدەمات وەردەگری بەس محاولە دەکە وەردەگری لە شوێنێکی تر سەرف دەکات هەکەوایە دەبێ ئەو پارەی تەنها بۆ ئەو شوێنە بێ کە پارەکە دەدە بالفعل دەری تەنها مادام خەڵکەکە پارەی هەیە خوددان عەرزە پارەیدا لە بۆ ئەو شوێنەی مەسەن بۆ نمونە هەشتا سێبەردانە دەبێ محاولە بکە لەو شوێنەی خزمەت گوزاری بکرێت باشە زۆر جارگلەیی لەوە دەکەن ینی دەڵێن بە راپۆرتێک یان بەکارێکی ڕاگەاندن بازار بەرز دەبێتەوە بە لێدوانێک بازاردا دەبەزێ ئەمە تا چەند ڕاستە بەێ وڵای ئەوە تاسیراتی خۆی هەیە بەز بازار هەتا ئێستا عنیەمە گلێمان لەوەی هەیە وەزارەتی شارەوانی هەتا ئێستا نهاتیە لە مەنعاتیمە تێبگا بزانانی ئەمە چمان دەوێت چمان ناوێت هەر لە تەلەڤیزیۆن هەر بەعەز دەکرێت کارتە و تاپۆ دەکرێ و دوای نامینەوە بەڵام ئێستاەوە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەم بڕیارەوە دەکات جوولەی بازار دروست بێت بەێ طبعاً زوولە دروست بووە ینی ئێستا نرخی ئاژ زەویش دەڵێن زیاتر بوو ئەوانی کاربوونە دە وەرەقە 15 وەرەقەی هات بەێ فەرقی کردی تۆ پێم بڵێ ینی ڕۆژانە ئێمە دەبینین سەدان خانی دروست دەکرێت لە زۆربەی گەڕەکەکان بەڵام ئێوەی کاسبکار دەڵێن دیسان کاکە کێشە ڕێپێدانمانە ئەو کێشەیە چییە؟ ئەمە ئێستا کێشەی ڕێپێدانمانەیە لە گەڕە سۆرێکمانە قەرەبووی تەعەزیلیە دەبێت تۆزیعگرای منتیقەک هەیە ڕێپێدانی هەیە منتیقەکەی ڕێپێدانی هەیە تاپۆیە تاپۆیە دەکرێتە ڕێپێدانی ڕاگرتێ کاکەمە بەسمان چییە؟ کاکە تو یەک دقە بامە بزانین حکوومەت زەویەکی دابەش کردووە تاپۆی کردووە چۆن ئێستا ڕێگا نادە تۆ بینای لەسەر عادەتەدا زەرشمان پێگەیشە لەبەر هەیە دەوێ بیکاتە خانی دروست بکاتن لەبەر کە ڕێپێدان نییە ناکرێتە خانی لە باشە بۆ ڕێگات پێدان کاکە لە شارانی بپرسا لە بەخۆی بە قانونی نابێ ینی ڕێگان نەدرێت کاکە شارەوانیە دەمەک دەری ڕێپێدان بوویتەوە لە برێت لە هەزاری بوویتەوە هەتا 600ەکان لە 600ەکان بەدواوە ڕقم گرسەکان نییە یعنی 1970ەکانی 1970ەکانی ڕێپێدانە کە قڵق لە خانی لەسەر ئاساسێک ئەو بڕیارە دەبێت وڵی کاکە گیان دەمەک دەرێن ئەوە ڕێپێدان بوویتەوە دوێنێ مشتریم هەبووە پێرێ ئەدوێنێ مشتریم هەبە گوتی کاکە دەکەمە خانی بیکڕم تەلەفۆنمان کردی کاکە گیان ڕێپێدانی دەکاکە ڕێپێدان نییە کراوە خانیش کراوە قڵە خانی کراوە هەندێک کراوە ئەی چۆن ڕێگا پێدانی ئەوە پێشتر ڕێکا پێدرا بەڵام ئێستا ڕێیان گرت ئێستا ڕایشیە خەتە خەت ئاویش کرا ئاویشی هەیە یعنی برێت لە فەرعەکان لە پازەیەەکان خەتی ئاویان هینا بۆڕی باشە چەند پارەت بەو زەویە داوە بەخۆم پارە قەتعی بە 250 وەرەقە 6 وەرەقەیە ئەوایە هەر کەسێک لەو ناوچەیە تا 3 دەفتەر پارەی بە زەویدا ڕێگاشی پێ نادەن ئەوانەی بە 4 دەفتەری ولای پێشۆ ڕێپێدانی بەس ڕقم گسەکان ڕێپێدانی ئەمداوە لە حکوومەت یاریمی کوردستانیش دەکەم ئەو ڕێپێدانی بکاتەوە خەڵکەشی زۆر هەیە لە کاکە لە کری دادەنیشی کاکە پارەی نییە لە خانی خەڵک دادەنیشێتن پارەی پێ نادە کاکە ڕێکیان پێ بدە دروستیکەن بۆ بیتن لە خوانژیانش خوانە و هەر چەندە خۆرە زادەی نییە
ڕاست ئاو کارەبایە بەس کاکەجا هەر ئەوەندە باروخان ناو بژین زۆر باشە تەمان ئەوە پێشنیازەکە دەخرێتە بەردەم بەرپرسان لە وەزارەتی شارەوانی هەوڵ دەدەین وەڵامەکەش وەگرینەوە سەبارەت بە گوتت کاکە کێشەدا بەشدووە نیو قەڵعانەگە ڕسۆریەیە ئەتون نیوی بەناوەتەوە نیوی بەناو خۆمە ئەم بچم بەناو پێشتر برێ کڕێتە دەتوو بەناو خۆ دەکە دەبی زەریبەی نیوەی منیش سافکەی ئەو چە بەناوت دەکرێت بەناو ناکرێ یعنی تو لە باتی کەسێشکە دەبال لە باتی کەسشکە پارێ بدە زەری نیوەی ویش سافکە چە بەناوت دەکرێت باشە چۆن دەکرێت نازانەوە ئای شارەوانی باشە ئێوە قسەتان نەکردووە لەگەڵ لایانی پێوەڵی قسەمان نەکردو یعنی ئەمە گرفتێکی گەورەیە ئارێوەڵە گرفتێکی گەورەیە لەبەر ئەوە ئەتوانان نێوی دەکڕی ئەو برادرش نوێی دەکڕی بێ بەناوی خۆکە دەبی توش سافکە چە نیوەکەی حالەتی وا زۆرە کاملوێ گە ڕسۆر کاملوێ هەمووی بە کاملی وایە کاملی وەیە هەمووی باشە پێشنیازی چی دەکەی بۆ حکوومەت بووە پێشنیازەوەی نیوەی دەخۆی دەکڕی بابەست نیوە خۆی پارێدە لۆ نیوەی تو پارێدە لۆ نیوەی پارێدا ینی خەڵکێک کەبووە ناچار بێ باجی خەڵکی بکە زۆر کەس ئەم بخۆم دایکم دایک زۆر کەس لەوانەیە ئەڵان چاندی بگرە لێرە ئەوها دایکی باشە پێم بڵێن نەمانی دابەشدوو باش بوو یان خراپ بوو تەقسیم دوو ینی باش خراپە ئەگەر نەبی هەبی باشتر لەبەرەوەی خەڵکێک فەقیرە خەڵک گەڕەکە کەبیتر هەموو گەڕەکە کەبی لۆ نەبی دابەشدوو هەموو دابەشدوو هەموو هەبی باشترە بێجیاوە بێجیاوە لەبەر سی ڕاجیدایە تا ئێستاکە هەر هەبووە کاکەمان لەبەر سی ڕاجیدایەدا دابەشدوو دەڵێن وەکو وەزارەتی شارەوانی دەڵێ خزمەت گوزاریەکان زۆر دەبی بەپەی پلان و نەخشەکەی ئەوەی غەلەتە لایەکە الأول ده بيصل توزيع نكري سباقنا يعني 300 متر بشدة بتخانيكا يعني 300 متري دابجدوي بو هبه بلام 100 متري 200 متري لقال داي ببيت الصصات لا باقلنا لسه هم سياسة تو لقال او داي 200 متري ببيت الصصات لا لقال او داي 200 متري ببيت الصصات بله لبرو منطقة فقيرة تو بو هم قركك جواد اخواتي انا قركه جوانا وريكبيكا بلام قركه الشعبية او قركه الشعبية انا ما ببتي لبرو هر الشعبية بس على كاني زورك كمان سوكو باغون نارا سياسات متر شو سياسات متر تخاني كاك منطقة عشائرة زي هي هالصد متر يعني حكومة دبي برياركي دابتشي بالتأكيد ضرورة يعني اواني سياسات متر بن تقسيم دو بكره بله بالتأكيد اما كشي دوسات شيء دوسات يعني اما كشي شيء تزديه سياسات بله بالتأكيد دوسات با دوسات بي بس مسائل السياسة دي بالتأكيد تقسيم دي يعني اسال السياسات ريغانادن ببيت بس 150 الا ده بسياسة كيكا بس اسال زور بي خانيه كان يا منطقة عشائر الفقيرة كردستان هم 150 انتم منطقة عشائر سياسات متر توزيع كرديا يتدري تقسيم يجي باب نابي هم 150 باشا اگر بڕیارێکی لەم شێوەیە بدرێ لەمە دووە هەر زەویەک 300 متر بێ بکرێت بە 150 تەسیل لە بازاری ئێوە دەکات بازارتان باش دەبێت زۆر هەموو تەقسیم کرد هەموو 150 فرشە کاکەمەڵان هێستاکو یەک دی دەگرێتەوە شتێوە نییە بۆ تەکێشی هەموو فرۆشە هەمی فرۆشایە وڵات پیاوێنە مەتخێن واغلن هەمژنی زیێری فرۆشتیە 150 کرد ئێستا کاکای کردە 150 کەت پێ دەکرێتەوە دەرێن دەبێت ئیلا سێسەدیش بکەیت باشە ئەگەر ئەو سێسەتە دابەشدوو بێت پێدوانیە ڕسوماتیش بۆ حکوومەت زیاتر بێت حکوومەتیش قازانج دەبێت بەتەکیید قازانجی حکوومەتیش دەیە کاکەمان بەس بەتەکیید بەنسبەت ئەو زیانەکە مەسعای عەردەکەی زۆرە کاکەمەران بەتەکیید دەبێت تەقسیم دووبی ئەگەر لە ئەوەی تەوزیعەکەی حکوومەت غەڵەتە کاک ئێستا عەرەبکەنی تەوزیعەکەی لە دووسەد کێشەی نییە عەزە مزعەمە کێشەی نییە دەکا بێریات بس بنسبة باغلو من ناريكا كدبي إلا بالتأكيد سياسة يعني دبي كان سياسة دبي 150 ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا لەوەی کە ئیتر بۆ لە مەودووە ئەو زەویانەی کارتن دەبێ تاپۆ بکرێت بەشێک لە کاسبکاران دەڵێن ڕاستان بڕیارە لە قازانجی ئێمە و بازارەکەی ئێمەی جولاندووە بەڵام ترسمان لەوە هەیە ئەو زەویانە بەڕاست هەر کار ببینێنەوە دواتر تاپۆ نەکرێت بەتەکیید ئەو بڕیارەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە باشترین شێوە جێبەجێ دەکرێت و پێش ئەو بڕیارەش پرۆسەی تاپۆکردنی ئەو کارتانە هەر هەبووە هەر لە بۆ ئاگاداری ئێوەی بەڕێز و هاوڵاتیانی خۆشەویست لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆسەیەمان ڕاگرت کە کارت یاخود ڕەقەمی وەهمی دابەش بکرێتن و لە ساڵانی پێشترەوە هەتاکو ئێستا تقریبان لە ماوەی 6 ساڵی ڕابردوو هەتاکو ئێستا زیاتر لە 65,000 کارت کراوەتە سەنەد و بۆتە تاپۆ و دراوەتە
خەڵکەکە و هەر لە هەفتەی ڕابردووەوە لە دوای بڕیارەکەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە بژاندن گشتاندنمان بۆ سەرجەم سەرۆکایەتی شارەوانی و بەڕێوەبەرەتیەکانی گشتی شارەوانی کردیە لە هەموو پارێزگاکانی کوردستان ئەو شوێنانەی کە کارت یاخود ژمارەیان دابەش کردووە بە فەوری لیجان دەست پێ بکەن لیجانی خۆیان کارەکان بە زووترین کار لەگەڵ فەرمانگەی تەسجیلی عقاری بۆ ئەوەی ئەو کێشانە نەمینێ کەوایە جیاوازی ناکرێت لە گەڕێکێک بۆ گەڕێکێکی دیکە هەر ئەوەی کارد بێ حکوومەت دابەشی کردوێ دەکرێت بە سەنەد و تا هەر بە دڵنیاییەوە هیچ جیاوازیەک نە لە نێوان پارێزگاکان و لە ناو پارێزگاکانیش لە نێوان شار و شارۆچکەکان و لە هیچ شوێنێک ناکرێت ئەو جیاوازیە و هەر ئەوڕۆ بەیانی کۆبوونەوەیەکم لەگەڵ بەڕێوەبەری گشتی تاپۆ هەبوو باسی هەولێری کرد کە هەر لەو چەند ڕۆژەی دوایی نزیکەی 6,000 سەنەدی تاپۆیان حازر کردو و دەیدەنەوە بەلەدی و بەلەدیێژ لەو ڕۆژانە دەست پێ دەکا کە کەوایە هەواڵەکان دڵخۆشکردن ئیتر ئەو کێشەیە نامێت سەبارەت بە ڕێژەی لە سەدا سێ کە جوتیاران بەشێکیان وەریان گرتووە کێشەیەک ماوەتەوە تاوەکو ئێستا یعنی ئەو کاسبکارانە و خاوڵاتیان دەڵێن کاکە ئەگەر بێت و ئەو لە سەدا سێیە کە تاوەکو ئێستا بۆتە گرفت ینی هەتا گرفتی کۆمەڵایەتیشی لێکەوتۆتەوە ئەگەر بێت و وەزارەتی شارەوانی هیمەتێکی باش بکات ئەو هەم کێشەی کۆمەڵایەتی نامینێ و هەمیش حکوومەت قازانز دەکە و خەڵکی هێژاریش قازانز دەکە لەوەی کە مامەڵەکانیان ڕای بکرێت ئەو بابەتە بابەتێکی یاساییە و زیاتر پەیوەستە بە وەزارەتی کشت و کاڵەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری جددی هەیە کە هەموو ئەو کێشانەی بە هەڵپەسێردراوی ماوەتەوە چارەسەر بکرێ لە ناو ئەوانەش ئەو بابەتەی سەتاسێ کە پێم وایە لیجانی لە بۆ دروست دەکرێت و دەبی کاری جددی لەسەر بکرێت کەوایەوە ینی لە خەمی ئەو پرسەدان ئەوە نەکراوە برێ پشتگوێ بخرێ کەس ئاگای لەم بابەتە نەبێ کەسێک قسەی لەسەر نەکە نەخێرەوە خەمی ڕۆژانەی ئێمەیە و ڕۆژانە چەندین داواکاری چەندین هاوڵاتی چەندین کێشە ڕوبەڕووی ئێمە دەبیتەوە بۆیە بەجددی کاری لەسەر دەکەین و هاوڵاتیانی بەڕێز دڵنیا دەکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو وەزارەتەکان وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی داد وەزارەتی شارەوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و شخصی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە خەمی سەرجەمی ئەو پرسانەدایە و ئەو پرسانەی کە بە هەڵپەسێردراوی ماونەتەوە بە زووترین کات هەوڵی چارەسەریان باشە هەندێک جار گلەی لەم ناو لەولا جێبیست دەبین دەڵێن کاکە یعنی زۆر جار بڕیار دەردەکرێت بە تایبەت لە وەزارەتی شارەوانیان ڕێنمایی دەردەچێت یعنی ڕێنماییەکان زۆر دیراست ناکرێن دەڵێن کاکە دابەشدوو بۆ زەویەکی 300 مەتری کە وەزارەت قەدەغەی کردووە شارەوانی ڕێگا نادا دابەشی دوو بێ و دوو خانووی لەسەر بکرێت دەڵێن ئەوە لە توانای خێزانێکی هەژار نییە خانوویەکی 300 مەتری دروست بکە باشتر وایە وەزارەت پێداچوونەوە بکە ئەو زەویانەی لە 300 مەتر زیاترن دابەشی دوو بێ ئێوە چی دەڵێن لەم بارەیەوە ئەو بابەتە پەیوەست نییە بەکاری وەزارەتەوە ئەوە لە سەلاحێتی سەرۆکایەتی شارەوانی پارێزگاکان و شارەکانە کە ئەو بابەتە بڕیار لێ بدەن بەڵام هاوڵات ینی بابەتەکە جۆرێک لە هاوسەنگی تێدایە هەم دەبی ڕێی هاوڵاتیەکەی وەربژیرێ و هەم دەبی بەرژەوەندی گشتیش وەربگیرێ بابەتی دابەشدوو کە حکمت یاخود فەلسەفەی ئەوەی کە لە کەرتێکی دیاریکرا و زەویەک بە 200 مەتر دەدرێتە هاوڵاتیەک یاخود بە 300 مەتر دەدرێتە هاوڵاتیەک کۆمەڵێک بنەمای تێدا ڕەچاو دەکرێت شێوازی ژیان بەکارهێنانی ئاو سەرفکردنی ئاوەڕۆ بەکارهێنانی کارەبا چەند منداڵ چەند سەر هاوڵاتی لەو خێزانن چەند قوتابخانەیان پێویستە نەخۆشخانەیان چەند پێویستە بابەتی پارکینگی سیارە و ئەوانە هەمووی تێدا دیراست دەکرێت کە ئەگەر بێت و دابەشدوو بکرێ واتە ئەو خزمەت گوزاریانە هەمووی جاری دوو دەکرێت جەنجاڵی دروست دەبێت جەنجاڵی دروست دەبێت و فەزایەک نامینێتەوە بۆ هەناسەدان کارەبا دوو بەرامبەر سەرف دەبی ئەو دوو بەرامبەر سەرف دەبی ئەو قوتابخانەیەی کە لەوانەیە 300 قوتابی بگرین ئەو کاتی دەبی 600 قوتابی
وەربگری ئەو نەخۆشخانەیە کە لەوانەیە توانای وەرگرتنی 50 نەخۆشی هەبی دەبی حسابی 350 نەخۆشی بکرێ هەموو شتەکان زیاتر دەبن بۆیە ناکرێت تەنها لەوە هاوڵاتی ئەو داوایە بکات دابەشدوو بۆیە دەبێ بنەما زانستیەکان بنەما ئەندازیاریەکان و شێوازی ژیانێکی تەندروستیشتە بۆ هاوڵاتیان ڕەچاو بکرێن باشە سەبارەت بە ڕێپێدان دەڵێن زۆر جار هەیە ینی لە هەندێک شوێن ڕێپێدان هەیە لە هەندێک شوێنی تر نییە یعنی ئەو جیاوازیانە ئەوان گلەیی دەکەن بۆ دەبێت لە کاتێکدا ڕێپێدان بکرێتەوە لە کاتێکدا ڕێپێدان دەوەستێت ئەو ڕێپێدانی جەنابەت باسی دەکەی ئەوە تایبەتە بە سەرۆکایەتی شارەوانی هەولێر بە تەحدید 13 گوند لە دەوروبەری شاری هەولێر کە کەوتونەتە ناو نەخشەی بنەڕەتی شاری هەولێر گرفتی ئەو ڕێپێدانیان هەیە گرفتەکەش بابەتێکی ئەندازیاری و یاساییشە جارێ ئەو شوێنانە نەخشەی کەرتیان نییە تیمەکانی شارەوانی خەریکی دروستکردنی نەخشەی کەرتین لە کاتی تەواوبوونی ئەو نەخشە کەرتیانە و بە پێی بنەما و ماسەفاتە ئەندازیاریەکان و یاساییەکان ئەو کاتی ڕێپێدانیان پێدەێت باشە سەبارەت بە پرۆژەکان داهاتوو چۆن دەبێت پێ دوایە لە خزمەتی یعنی کەرتی نیشتە جێبوونە وا دەکات ئەوەدانی زیاتر بکەوێتە پارێزگاکانی هەرێمی کوردستان سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە خزمەتی خەڵکی کوردستاندایە و قۆناغ بە قۆناغیش ئەولەویەتانە چاوی پێدا دەخشێنرێتەوە و ئەمە دڵنیای خەڵکی کوردستان دەکەینەوە کە سیاسەتەکانی حکوومەتی هەرێم وەڕوانینەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەموو شێوەیەک لە خزمەتی خەڵکدایە و ئەو هەنگاوانەی هەتاکو ئێستاش هەڵمان هێناوە هەمووی لە گوشینی خەرجیەکانە بۆ ئەوەی زۆرترین داهات پێشکەش بە پرۆژە خزمەت گوزاریەکان بکرێت کە هەوڵاتیانی کوردستان تێدا سوودمەند بوو. کێشەی خەڵک و کاسبکارانی هەرێمی کوردستانمان هێنایە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار سەبارەت بە بەو زەویانەی کە تاوەکو ئێستا کارتن سەبارەت بەو زەویانەی کە پێیان دەگوترێت لە سەداسەی جوتیاران. وەزیری شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە ئەوان لە نزیکەوە ئاگاداری کێشە و گرفتەکانی کاسبکار و هاوڵاتیان سەبارەت بە نیشتەجێبوون دڵنیایی ئەوەیدا کە تەواوی ئەو کێشەیە واتە کێشەی کارتی زەویەکانی بێتاپۆ و ئەو زەویانەشی کە لە سەداسەی پێدەگوترێت لە ماوەی نزیکی داهاتوودا بە تەواوی چارەسەر دەکرێن و هەر هاوڵاتێک کە خاوەن کار بێت ئیتر بۆ لە مەودووە دەتوانێت سەنەت یاخود تاپۆی زەویەکە وەربگرێتەوە و بیخاتە نێو گیرفانی خۆی تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.